برنامه ما یک فرماندار هست که بله ساعتی آلمانج برنامه یا تایبت نوروز آوا همه کابکار راد دنگ گل نوروز آوا پیروز فرماندار HPG هفی آرمانچ بو میوان برنامه یا تایبت آر رادیو دنگگل هفی آرمانچ تجیتال سر ریبراپو مشندریش این باکور کردستانه سکناگیریلای ناساتی یالدشی دولت ترکا داگر کرد و الوستا گل کرد آد نوروز 2024 دنرخاندن آتش خوشمانتی اقای خاتن افغان جوارا بیتن برنامه یا تایبت ایشف بده آمده ساعت 20 در رادیو دنگی گلده اجازه او پروپاگاندا و تکنیک سا پردوارم و سا در دور به تهدید کرد بعدر بو یک لێرکوێ بیسەرمانان سلااوان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی ئەو کارانم هەوڵەکانی ئەمڕۆ پێنجشەمە 28 داری 2024 تان لە ڕادیۆی دەنگی گەلەوە پێشکەشەکەین بیسەرمان بن. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستاندا لە 123مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیادا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 123مین ڕۆژدا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێ کردووە و تاوەکو ئێستاش بەردەوامە. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموریش چالاکێشگیری بۆ ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلان کە لە 20 تەموزی 2023 دەستی پێ کردووە لە ڕۆژی 252میندا بەردەوامە. گروپی 49مین لە مراسیمێکی تایبەت لە ناوڕێکخراوی گەنجان لە کامپی مەخمور بە کۆبوونەوەی گەل بەرنامەیەکان پێشکەش کرد و دەوری خۆیاندا بە گروپی 50مین. ایرو روژا 27 آذر آنگو هفته قهرمانی لسر و اسایه دکسیت شهید نمر ین هفته قهرمانی ده همو شهید شورش ببیرتینین بجن خوال همبری وان دطاوینین لما کو بر بچاف بروح آگیر نوروز یه بدن مظلومان کمالان روشانان او زکیان ایرو مشله آزادی لهر چرپ آلی کردستان او جهان گردبا او بلند با دپی شوپا شهیدان ده چوین بوی فرضه که لسر ملگل کرد او ارککی ولات پاریزی لما کو ایرو به هزاران جوانین کرد او دوستین گل کرد خودی لوی شوپا دردکابن او شورش گل کرد بر بگهشتن استا لودکین او سرکفتن ویم شهید نمرین کو دنابر 21 آذر حیا 27 آذر ده خواکرین پرک جبو گل کرد لما جی ایرو گل کرد روز آمده دکارن لسرانسری جهان الهمبری همو دسلاداری او زورداریان هین او خو بپاریزن او ببا خودی استا کی کو ورا ناساندن دیا دی سوا که همو راه گشتی و مرواهی پیشارو جام جیگه آگاهی کو ابدا مکدرش جره براب آگاهی نای گرتن جبر بی سدمی لسرانسری کردستان او در وی والاتی جبا آزادی فیزیکی یاره براب و گل کرد او دوستین خواه لهمبر تجرید اشکنجه گرانکری یا لگره و امرالیه دناوا چالکیان دانم به همان ارمانجه گرتی زندانان کو گرتیگه کرنا جه برخوادانه دنا و شرط و مرجن هری زحمت ده دیگره و برچیبونه دانا ام برخوادان دلین آزادی اسلام بەڕێزانێ شگریدات پەروەری لە پەناو ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلان و چارەسەری سیاسی دۆزیگەلی کورد لە چەند شارێکی باکووری کوردستان 114 ڕۆژە بەردەوامە. بنەماڵەی زیندانیان و دایکانی ئاشتی لە پەناو ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلاندا و چارەسەری سیاسی دۆزیگەلی کورد شگریدات پەروەریان دەست پێ کردووە. چالاکێکە لە شارەکانی ئامەدووان و مێردین و ئیزمیر بەردەوامە. لە چالاکیەکاندا دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بێ سەرۆک ژیان ناوێ وترانەوە و دایکانی ئاشتی ئەتیا یەڵماس ڕایگەیان ئەوان ئاشتی و ئازادیان دەوێ ئازادی ڕێبەرەکەیان و زیندانیانی سیاسی دەخوازن و دەڵێت ئەردۆغان ئیتر بەسە زوڵم
باسی لەوە کرد ئێمە بۆ کردنەوەی ڕێگەیەکی ئێشەگیری دادپەروەری ئەنجام دەدەین تا دەگەینە ئەنجامێک درێژە بە چالاکیەکانمان دەدەین. بەڕێزان دەوڵەتی تورکیا بەردەوامە لە هێرشوو داگیرکاریەکانی لە ڕۆژاو باشووری کوردستان بەڵام گەریلاکانی ئازادی کوردستان شکستیان بەو هێرشوو داگیرکاریانە هێنا و هاوڵاتیانی باشووری کوردستانیش دەڵێن دەوڵەتی تورک باوکاری دەستێکی خیانەتی ناو حکوومەتی هەرێمی کوردستان تیرۆر و کۆمەڵکوژی لە باشووری کوردستان ئەنجام دەدەن. هێرشوو داگیرکاری لەسەر باشووری کوردستان ساڵانێکە زۆر لە ڕێی مەڵبەتی بەرزانی لە ڕێی میدی تورک و حزبی داد و گەشەپێدان ئەردۆغانەوە پیلانێکی وا هەیە بۆ سەر باشی کوردستان و داگیرکردنی بە ناوی پارتی کرێکانی کوردستان بەڵام لە ڕۆژەف ئەوە نیە ڕۆژەف تەماح لە داگیرکردنی باشووری کوردستان و ئەو ستاتوەیە کە لە باشووری کوردستان لە ڕێی پەکەکەەوە دروست بووە ئەو هەسینەتەوەتی ئاەوە تێک بشێنن هاوڵاتانی باشووری کوردستان خەڵکی وڵات پارێز خەڵکی کورد ئەمە زۆر بەخۆشیە زۆر بەسەرکەوتێکی گەورە ئەبینێت بەڵام چەند لایەنێکی کوردی هەیە ئەمە بە خەتەرە بینن چونکە ئەمانە لە بەدرێژایی مێژوو جاشی نێودەوڵەتی بوون بە درێژایی مێژوو خیانەتیان لەم گەلە کردووە یەکێک لەو جاشانەی کە پێشەنگایەتی بۆ هەموو دوژمنانەکەن لە بەرمانەوەی خوێن ئەو ڕۆیەکردن لە هەموو بۆ هەرچوە پارتە کوردستان شتێکی پیرۆزە تاکە بەکەوتنی دڵخۆش بین جا ئایا درۆنە ئایا بیر و ڕای هەر شتێک بێ چکە ئێمەی کورد وای دەبینم بۆ بۆچوینێ منە ئێمەی کورد شەڕخواز نینە تەنها ئەوەی کە دێن بۆ سەرمان و کەبەریان دەدەینەوە کە دەکەوێتە خوارێ بە تایبەتی فاشستەکان بێت هەر لایەنێک بێت پێی دڵخۆشی بم پێویستە گەلی کورد هۆشیار بێتەوە هەڵوێست بێت لە بەرامبەر هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ئێمە لە وڵاتی خۆمانین لە نیشتیمانی خۆمان دانیشتوین ئێمە تیرۆریست نین ئەوان تیرۆرمان دەکەن بە ناوی تیرۆرەوە دێن ئێمە کۆمەڵکوژ دەکەن پێویستە هەڵوێستیەک لە نێو گەلی کورددا دروست بێت بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو هێرشە داگیرکاریانەی دەوڵەتی تورک ببینەوە و هیچ دیکە سەدانە نوێنین بەرامبەریان و خەبات و تێکۆشان دەست پێ بکەین دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بەداخەوە دەوڵەتی عێراق دەکرێت بڵێن دەوڵەتێکی بێسەروەریە دەنا هاوڵاتیانی کورد ناکرێت لە ناو دەوڵەتی عێراقدا بکوژدێن ئەگەر دەوڵەتێکی بێسەروەری نەبایە دەیتوانی بەرگری لە هاوڵاتیەکانی خۆی بکات ئەوە یەکێک لە گرفتە گەورەکان ئێمە باسی حکوومەتی هەرێم ناکەین ئەوە چکە دەستێکی خیانەت هەیە لە ناو حکوومەتی هەرێم دەستی دەوڵەتی تورک دەگرێت و یاخود هاوکاری دەکات کە تیرۆر لە پەرە پێبدا لە باشووری کوردستان هێرشە داگیرکاریەکان نی دەوڵەتی تورک بۆ سەر خاک و خەڵکی باشووری کوردستان بەردەوامە و هێرشەکان تا دێ زیاتر دەبن خەڵکی مەدەنی دەکەنە ئاماج هاوڵاتیانی بناری قەندیل دەڵێن چەند شەهید و قوربانی بدەین هەر لە خەبات و تێکوشانی خۆمان بەردەوام دەبین بۆ دوژمنان تێک دەشکێنین بۆی پێویستە بەرامبەر بە پلانگێران یەک ڕێز و یەکگرتوو بین ئێمە هەمیشە دەسەکار و خەبات و تێکۆشانی خۆمان بەردەوامین لە هەم لە شار و هەم لە شاخ دوژمنانی گەلی کورد زۆرن بەڵام ناتوانین ئیرادەی گەلی کوردستان بشکێنین دیارە ڕۆژ بە ڕۆژ دوژمنانی ئێمە هێرشەکەنە سەر شار و لادێ و گوندەکان و سیایەکانمان خەڵکی سرین و بێتاوان ئەکەنە قوربانی شەهیدیان ئەکەن بەڵام گەلی ئێمە ئەوەندە خۆڕاگن و بەڵخودان ئەوەندە بەقووەتە ئیرادەی دوژمنان تێکەشکێنی هەمیشە ئێمە بەردەوامی دەکات و خەبات و تێکەڵشانی خۆمان دیارە ئێمە سەدی شەهیدان بدەین و چەندین قوربانی بدەین شکەستی ناخۆین لە بۆی دوژمنان شکەستی خواردونە هەمیشە ئێمە لەبەر خوددان و سەرهەردان بەردەوام ببین شکەستی بە دوژمنان ئەخۆین تایبەتی عیدە سیاسەکانی کورد نەتەوە یەکگرتوەکان بەڕاستی زۆر ئیهمال و نافێگەیشتونە لەو کارەزە قەومانەی کە ڕژێوی تووشی ئاکاتە سە هاوڵاتیان هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وڵات و خاچی خۆی ناپارێزی سکەدیان ڕۆڵەی کوردی ئێمە بووکە قوربانی و لە پێناو کاری مەساعەتی حیزبە سیاسەکانی ئێمە داوام ئەوەیە لە نەتەوە یەکگرتوەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕاستی یعنی چاوەک بە هەرێمی کوردستان دابەخشینەوە سیدی دەوڵەتی داگیرکاری تووشە
خەڵکی سلیم نەکاتە قوربانی. لەگەڵ ئەوەیدا کە ڕۆژانە فڕۆکەی شەڕکەری دەوڵەتی داگیرکەری تورکیا بەسەر باشووری کوردستاندا دەسوڕێتەوە و هەروەها فڕۆکەی چاودێری و جاسوسیش بەدایم لە هەموو باشووری کوردستان چڕی کردوتەوە بە تایبەتی لەسەر مەحافەزەی سلێمانی. بۆیە پێویستە لە بەرامبەر ئەو پیلانی دڕندانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا خەڵک وشیار بێت لە هەموو بەشەکانی کوردستان بێنە سەرخەت چونکە ڕۆژانە لەگەڵ ئەوەیدا کە قەندیلی کوردستان بردومان دەکرێت بە فڕۆکەی شەڕکەر بە فڕۆکەی جاسوسی و هەروەها شارەکانی هەرێمی کوردستانیش ئێستا کەوتونن تا ژێر بردومانی چڕی دەوڵەتی داگیرکەرەی تورکیا و دەوڵەتی داگیرکەری تورکیا پیلانی لە ناوبردننی گەلی کوردی هەیە لە هەموو بەشەکانی کوردستان. بۆیە داگیرکەرانی کوردستان ئەگەر لەسەر هەموو شتێک ناکۆک بن کە هاتنە سەرکردنی گەلی کورد کۆک و هاوڕا دەبین. دەبا ئێمەش ئەگەر لەسەر هەموو شتێک ناکۆک بین لە بەرامبەر پیلانی پیلانگێران با یەک بین یەکدەنگ بین. بۆیە من داوا لە هەموو لایەنە سیاسیەکان و لە هەموو خەڵکی کوردستان و ڕای گشتی شەقام دەکەم بەگشتی کە لە بەرامبەر ئەو ناعەدالەتی ئەو دەستدرێژی دەوڵەتی تورکیا بێدەکەم. کۆنگرەی جوواکی دیموکراتی کوردستانیان لە ئەوروپا کە جۆدەکە دەڵێت دەوڵەتی تورکیا لە ئەوروپا ئاژاوەگەڕی دژی کوردان دەکات و داوای لە ڕێکخراوە کوردەکان کردو بێجگە لە ناڕەزاتی دیموکراتی هیچ ڕێگە و ڕێبازێکی تر نەگرنەبەر کە جۆدەکە لە ڕاگەنراوکەیدا دەڵێ و هێرشە فاشیستیانی لە بەلجیکا دەستی پێکردووە لە چەند شارێکی ئەوروپا فراوانتر بووە تا دێت دژوارتر دەبێت و دەوڵەتی تورک لە ئەوروپا ئاژاوەگەڕی دژی کوردان دەکات. ئەو دەڵێ بۆی لە دوانەکانی ئەردۆغانی دیکتاتۆر و هەڕەشە و ئاژەوەگەرەکانی حاکام فیدان لە ئەوروپا گروپە چەتە فاشیستیەکان لە ڕێگەی تۆڕی هەواڵگری و کونسوڵخانە و مزگەوتەکانی دەوڵەتی تورکەوە ڕێک دەخرێت دەڕژێنە گۆڕەپانەکان و ڕوبەڕووی گەنجانی کوردە بنەوە. ئەمانە هەوڵێکن بۆ بەتاڵکردنەوەی ئەو دەستکەوتانەی کە لە ڕێگەی تێکۆشانی ئازادی و بەدەسهاتوون و کاریگەری هەڵمەتە جیهانێکە. ڕێپێوانی 100,000 کەس لە هەفتەی شۆبات لە کۆڵن و بەرخۆدانی 100,000 کوردی لە ناوەندەکانی ئەوروپا و قەرەباڵغی ئاهەنگەکانی نەورۆز دەوڵەتی تورکی هەراسان کردو کە جۆدەکە دەڵێت دووپاتی دەکات و ئەم هەوڵانە بۆ تاقیکردنەوەی سەبر و ئارامگرتنی گەلی کورد و گەنجانی کورد ڕێگە بۆ تێکدان خۆش دەکات. هەروەها باسی لەوە کرۆ بۆ پاراستنی دەستکەوتەکانمان نابێ ڕێگە بۆ هەوڵی ئاژاوەگەڕی و داخوازەکانی دەوڵەتی تورک خۆش بکەین. هەڵکات کۆنفدراسیۆنی جوواکی کوردستانیان لە ئەڵمانیا کۆنمەدیش لە ڕاگەیەنراوێکدا باسی لەوە کردووە کە ساڵی 2023 بە دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری بۆ دۆزی کورد قۆناغێکی گرنگ و ئەنجامدارمان بەدەست پێکرد. پێویستە گەلی کورد بەرامبەر ئاژاوەگەڕەکانی دەوڵەتی تورک هۆشیار بێ. کۆنمەد تیشکی خستۆتە سەر هێرشە ڕەگەزپەرستەکانی بەلجیکا و دەڵێ بێگومان ئەم هێرشە ئاژاوەگەڕیانە پلان بۆ داڕێژراوی دەوڵەتی فاشستی تورک و دەستگا هەواڵگریەکانن هەڵبەتە شتێکی سروشتیانە بەرامبەرم هێرشانەی مافی دیموکراتیەکانی خۆمان بەکاردێنین ناڕزایەتی دەردەبڕین. لەگەڵەوەشدا پێویستە چەند خاڵێک ڕوون بکەینەوە. کۆنمەد ئاماژەی بۆ کوڕە کە ئاهەنگی نەورۆزی فرانکفۆر ئیرادەی هاوبەشی کوردانی 4 پارچەی کوردستان و داخوازیەکێتی گەلی کورد بەڕوونی دەردەکەوت. دەڵێ لەم قۆناغەدا پێشکەوتن و دەستکەوتە جوواکیەکان بوونەتە مای جۆش و وزەیەکی مەزن. شۆڕشی هاوچەرخی کوردستان پڕە لە داستانی قارەمانانە. لاوانی کورد بە خوێنی خۆیان خۆری سەرکەوتن و هیوان بەسەر زەمەنە چەق بەست و داگیرکەرەکاندا هەڵێناوە. ئەم هەفتەیە لە 21 تاوکو 28 ئادار بە هەفتەی قارەمانێتی دەناسرێ لە زیندانی ئامادەوە بە بڵایسەی ئاگرەکەی مەزلوم دەستی پێکرد بە شەیدبوونی فەرماندە عەگید کۆتایی هات. هاوکارانم لەو بارەی دۆسێکی تایبەتیان ئامادە کردووە پێکەوتگەوی سەبی. هەفتەی قارەمانێتی لە زیندانی ئامادەوە تاچیە ئازادەکان. شۆڕشی هاوچەرخی کوردستان پڕە لە داستانی قارەمانانە. لاوانی کورد بە خوێنی خۆیان خۆری سەرکەوتن و هیوایان بەسەر زەمەنە چەقبەست و داگیرکراوەکاندا هەڵهێناوە. ئەم هەفتەیەش لە 21 تا 28 ئادار بە هەفتەی قارەمانێتی دەناسرێت. لە زیندانی ئامادەوە بە بڵێسەی ئاگرەکەی مەزلوم دەستی پێکردو بە شەیدبوونی فەرماندە عەگید کۆتایی هات. لە هەفتەی قارەمانێتیدا کە لە 21 ئادار دەست پێ دەکات تا 28 ئادار با چالاکیەکانی پیرۆزکردنی جەژنی نەورۆز دەست پێ دەکات و ملیۆنان کورد ڕوو لە گۆڕەپانەکان دەکەن. شانەوشانی پیرۆزکردنی نەورۆز
چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدرێت و شەهیدانی ڕێگەی ئازادی یاد دەکرێنەوە و بەڵێنی درێژەدان بە ڕێبازی مەزلوم و عەگیدەکان دووپات دەکرێتەوە. ئەم هەفتەیە لە مێژووی پەکەکەدا لە 21 ئادار واتە یەکەم ڕۆژی نەورۆز دەست پێ دەکات کە ئەو کاتە لەگەڵ ساڵیادی چالاکی گیانبازیەکەی شەهید مەزلوم دۆخان لە زیندانی ئامەد وەک وەڵامێک لە دژی ستەم و ئەشکەنجەی زیندانی ئامەد و دەسەڵاتی سەرکوتکەر و داگیرکەری تورێک. هەفتەی قارەمانێتی چۆن دەستی پێکرد؟ لە 21 ئاداری 1982دا کاتێک مەزلوم دۆخان یەکێک لە پێشەنگەکانی پەکەکە بە چالاکیەکەی ڕۆحی بەرخۆدان و جەژنی نەورۆزی لە ناو زیندانی ئامەددا یەکانگیر کرد. ئەو کات پیرۆزکردنی نەورۆز لە تورکیا قەدەغە کرابوو. مەزلوم دۆخان سێدەن کەشقارتە دادەگیرسێنێت و لەسەر دیواری زیندانەکە دەنووسێت بەرخۆدان ژیانە تەسلیم بوون مردنە. چالاکی گیانبازی ئەنجام دەدات و بە ئاگری لەشی نەورۆز پیرۆز دەکات و شەهید دەبێت. بە دوای ئەویشدا 4 هاوڕێی دیکەی بەناوەکانی فەرهاد کورتای، ئەشرەف ئانیک، مەحموود زەنگین و نەجیم ئونەر وەک ئەوەی کە گۆڤەند بگێڕن دەستی یەک دەگرن و ئاگر لە جەستەی خۆیان بەردەدەن و هاوار دەکەن. بەرخۆدان ژیانە تەسلیم بوون مردنە. هەروەها ساڵی 1998ش کادرێکی دیکەی پەکەکە بە ناوی سەمایوجا لە ڕۆژی نەورۆزدا لە دژی ستەمی دەوڵەتی داگیرکەری تورک بە ئاگر تێبەردان لە جەستەی خۆی ئاگری نەورۆزی لە ناو زیندانەکانی تورکیا گەشاندەوە و شەهید بوو. مەشغەڵەکەی مەزلوم لە زیندانی ئامەدەوە بۆ چیە ئازادەکان. دوای 2 ساڵ لەو چالاکیەی شەهید مەزلوم دۆغان لە زیندانی ئامەد پەکەکە ئاستی تێکۆشانی خۆی بەرز کردەوە و وەک تۆڵەیەک بۆ ئەو ستەمەی بەرامبەر بە گەلی کورد و پێشەنگەکانی دامەزاندنی بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان کراون کاروانی خەباتی گەیاندا خەباتی چەکداری. معسووم کۆرکۆماس ناسرا و باعەگید کێ؟ لە ساڵی 1956 لە شارۆچکەی فارقینی سەر بە شاری ئامەد لەدایک بووە. ساڵی 1976 لە ڕێگەی شەهید مەزلوم دۆغانەوە ئاشنا دەبێت بە گروپی ئاپۆچیەکان و پەروەردەی ئایدۆلۆژی و سیاسی و ڕێخستنی دەبینێت. لە زستانی 1980دا دەچێتە کامپی شۆڕژگێڕانی فەلەستین لە لوبنان ماوەی 7 مانگ پەروەردەوە دەگرێت و پاشان دەگەڕێتەوە باکووری کوردستان. ساڵی 1984 سەرپەرشتی دەستپێکردنی خەباتی چەکداری پەکەکە دەکات دژی سوپای تورک. پاشخەباتی 2 ساڵ لە ناوچە جیاجەکانی باکووری کوردستان ڕێخستنی دەستەکانی گەلیلاو پەرەدان بە خەباتی چەکداری و چالاکیکردن فەرماندە عەگید لە 28 ئاداری 1986 لە ڕوبەڕووبوونەوەیەکدا لەگەڵ هێزەکانی سوپای دەوڵەتی تورک لە چیای گابات لە پارێزگای شڕناخ شەهید بوو. بەڵام ئەوە نەبووە هۆی کوژاندنەوەی مۆمی ڕووناکی ئەم فەرماندەیە، بەڵکو لە ئێستادا بۆتە فەرماندەیەکی ئەفسانەی و سروش بەخێژ بۆ هەزاران شۆڕژگێڕ و تێکۆشەر. لەم ڕۆژدا گەریلاکانی ئازادی کوردستان بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی شۆڕژگێڕی و خستنە خوارەوەی فڕۆکەی بێفڕۆکەوان بەردەوامیدان بە تێکۆشانی ئازادی کوردستان دەنگی فیشەکەکەی فەرماندە عەگید بە زیندوی دەهێڵنەوە و بەڵێنی درێژەدان با ڕێبازی شەیدان دووپات دەکەنەوە. بەڕێزان، مەزلوم عەبدی دەڵێ داعش هێشتا هەڕەشێ بۆ سەر هەرێمەکە و گیان و هاوکات هێرشەکانی دەوڵەتی تورکیش بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە. فەرماندەی گشتێزەکانی سوورای دیموکرات قەسەدە مەزلوم عەبدی لە ڕێگەی پامێکی ڤیدیۆی پرۆسبایی بە سنی 4مین کۆنگرەی پارتی سووری ئایندەی کردووە کە لە ڕقە ئەنجام درراوە لەبارەی مەترسی داعشی شۆ دەڵێ مەترسی داعش بەردەوامە هێشتا هەڕەشێ بۆ سەرگەلەکەمان سەراپای جیهان ئەگەر ئۆپراسیۆنە هاوبەشەکانمان لەگەڵ هاوکارانمان نەبێ هەرێمەکە لە کۆنتڕۆل دەردەچێت. مەزلوم عەبدی دەڵێ لەلایەکی دیکەوە هەر شەداگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە و داگیرکردنی خاک هێشتا درێژەی هەیە. ژێرخان و خزمەتگوزاریەکانی گەل دەگاتە ئامانج تاوکو هیچ خزمەتگوزاریەک پێشکەشی گەن نەکرێت. هەروەها باسی لە وڵاتانی ڕژێمی سوورای کردو بۆ تێکدانی سەقامگیری و خۆڵقاندنی ئاژاوە لە نێو پێکاتەکان و دەڵێت پێویستە هەمووان لە ڕێگەی کار و خەباتی ئاوبەش وەڕێخستن و هۆشیارکردنەوەی جوواکۆ ئەم هەوڵانە پوچەڵ بکەینەوە.
بە پێڕاگەنراوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق ئەمڕۆ کۆتاوادەی تۆمارکردنی ناوی کاندیدەکانە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم و تاکو ئێسب 32 حزب و قەوارەی سیاسی ناویان لە 4 بازنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان تۆمار کردو و تەبێژی کۆمیسیۆنەکەش دەڵێت تا یاسایەکەتی و پارتی ناوی کاندیدەکانیان پێشکەش نەکردو. بە پێڕاگەنراوەکەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەمڕۆ کۆتاوادەی تۆمارکردنی ناوی کاندیدەکان دەبێ بە پارێزگای هەولێر 23 کاندیدی سەربەخۆ هەیە لە هەڵەبجە و سلێمانی 19 کاندیدی سەربەخۆ لە دهۆک 16 کاندیدی دیگەی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم دەکەن و جومانە غەلاوی تەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقیش دەڵێ کۆتاوادەی تۆمارکردنی ناوی کاندیدەکان ئەمڕۆیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم و تاوەکو ئێستا شێکێتی و پارتی ناوی کاندیدەکانیان پێشکەش نەکردووە. ئەحمەد میرە مامۆستای زانکۆ لەبارەی پامەکەی دوێنێ مەسرور بەرزانی کاماژێ بۆ کردووە بڕیارمانداوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوباتکەین لە فەیسبووکی خۆی باسی لەو کڕە ئەوەی مەسرور بەرزانی بە ناوی مژدۆ ڕایگەیاندووە نامردێکی گەورەی سیاسی و دارایی بوو جگەل لە لەرزۆکی بای حکومڕانی هەرێم ئاماژەیە بۆ ئەو نەکبەتی ئێمە کە لە سەردەمی کێدا دەژین. ئەو دەڵێ ساڵانێک لە مانگی ئازاردا سەرۆکی پارتی دەیوت مژدەی گەورەمان پێەیە دەوڵەتی کوردی ڕادەگەێنی کەچی پاش سێدەیە زیاتر کوڕە گەورەکەی بە شانازیەکی شەرمنانەوە لە تەموچەیەکی زیندانی کرا و ئازادەکە. ئەو لە کاتێکدا کە حکوومەتی ماوە بەسەر کوێرەمی کوردستان لە ماوەی 6 مانگدا تەنها یەک موچەی دابەش کردووە دوێنێش کۆبوونەوە تاوەکو موچەی مانگی شوبات بۆ پارە دابشکرد کە ڕاغزاتە لە 15 ڕۆژە ناردێتی بەڵام بە فەرمانی مەسرور بەرزانی